شعب العراق العظيم شعب المروة والصبر والرفعة. لە یادی شۆڕشی تشریندا ئەوە بە بیرخۆماندێنینەوە کە گەل خاوەن مافە و دەنجێکی ئاشکرایە و هەڵوێستێکی قارەمانە. ئەرچی فەرمان ڕەواوەیە کە گوێ لە دەنجی گەل بگرێت. شەهیدانی شۆڕشی تشرین ڕێگەی داهاتوی وڵاتیان نەخشاند. ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیە نەخشە ڕێگەیەکی داناوە و ئێستا هەمووان پابەندن پێوەی و کاری لەسەر دەکەن. حکومەتیش بۆیە پێکات بۆ ئەوەی ببێتە سەکۆیەک بۆ ئیرادەی گەل و لەسەر ئەو بنەمایش بەرنامەیەکی سەرەکی داناوە بۆ ئەنجامدانی هەڵبژارنێکی پاک و بێگرد و دادپەروەرانە. ئێمە پابەندین بە 6 حوزەیرانی داهاتوو بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە و چاوەڕێی پەرلەمان دەکەین بۆ تەواوکردنی ڕێکارە یاساییەکانی هەڵبژاردن. حکومەت ئەرچی پاراستنی سندوقەکانی هەڵبژاردن لە ساختەکاری دەگرێتە ئەستۆ و پشت بە سیستەمی بایۆمەتری دەبەستین بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. ئێمە بەڵێنمان داوە بە لێکۆڵینەوە لە ڕووداوەکانی شۆڕشی تشرین و سەرڕایشک و گومانەکان تیمێکمان لە دادوەرە پاک و بێلایەنەکان بۆ ئەو مەبەستە پێشێناوە. ئێستا کاری لیژنەی دەرخستنی ڕاستیەکانی شۆڕشی تشرین لە قۆناغی کۆتاییدا. ئێمە پەڕی سپیمانداناوە بۆ چاکسازی بۆ ئەو مەبەستە چارەسەری دوورمەودامان داناوە بۆ ڕێگری لە هەرەسێنانی ئابووری وڵات و دەستمان بە جێبەجێکردنی کردووە. شەڕی دژی گەندەڵیمان دەست پێ کردو و چەندین دۆسیەمان کردوێتەوە کە دەستبردن بۆی لە پێشودا ئەستەم بوو. بە شێوەیەکی زۆر ئارام و دیبلۆماتیانە کارمان کرد بۆ ڕۆچوونی عێراق لە جەنگێکی ناوچەییدا و لە گفتوگۆی استراتیژیدا لەگەڵ ئەمریکا بۆ پاراستنی سەروەری وڵات پێشکەوتنی بەرچاومان بەدەستێناوە. چەندین قۆناغمان بڕیوە بۆ گەڕانەوەی شکۆ بۆ دامەزراوە سیاسی و ئەمنیەکان و ڕێگە نادین ئەو دامەزراوانە بەرەنگاری گەل ببنەوە. لانتخابات حرة نزيهة عادلة